ئەچمە لای کورتە فیلمەکانی یوسف و هەروەها 19 کە پاژنەوە ڕێی ئەمڕۆ لە سینەما سالم ئەم دوو کورتە فیلمە نمایشکران کە لە دەرهێنانی دەرهێنەر ڕۆژە حەسەنە دوا بە دوای نمایشکردنی هەردوو کورتە فیلمەکە لەلایەن دکتۆر دڵشاد مستەفاوە خوێندنەوەیان بۆ کراوە. ئەو جۆرەیە لە هونەر کە جۆرێک لە هۆشیاریمان بۆ دروستەکە دەربارەی هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی دەربارەی هەر شتێک هەر فینۆمینێکێتە بەردەمان ئێمەی بینین. خەوتە بووین هەمووان خەوتە بووین لە خەوتن چۆن بەدازانی بەهۆی ڕەشەباکەوە بوو خەبەرمان بۆ هیچ کاتێک ڕوویە خۆی بەتەنیا جوێتە دەروی ماڵەوە نەخێر ئەو زۆر بچووکە هەموو کاتەکان لەگەڵ خۆما بووە. ئەمە سینەماوا ببینین کە ئەو جۆرەیە لە هونەر کە جۆرێک لە هۆشیاریمان بۆ دروستەکە دەربارەی هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی دەربارەی هەر شتێک هەر فینۆمینێکێتە بەردەمان ئێمەی بینین. سینەما گەر کەرستەیەک بێ بۆی کە بتوانێت هۆشیاریەکمان تیا بەرهەم بێنێ و هۆشیاریە ئەکرێ لە ڕێگەی وێنەوە یاخود لە ڕێی جۆرێک لە هۆشیاری بیناییەوە بۆ بینەر دروست ببێ و بە تایبەتیش دەربارەی کێشە کۆمەڵایەتەکانی سەوەی کە لەم فیلمانە ئێمەی بینین دوو کێشەی هەستیاری کۆمەڵایەتین کە بە تایبەتی کێشەی شوناسی ئەو قوربانیانن کە لە کارەسەتەکانی ژن کوشتن یاخود لەو کارەساتانە جێماون کە دەست درێژی سێکسی تیا بۆ بە تایبەتی لە کەیسەکانی داعش و ماڵەکانی داعشە. ئەو جۆرە لە هۆشیاری کە سینەما توانێت بەرهەمی بێنێ زۆر خێراتر مەسجەکە زۆر خێراتر زۆر کاریگەرترەگاتە ئەو بینەرەی کە لە ڕێی ئەم فیلمەوە جۆرێک لە هۆشیاری بۆ دروستە بێ لەبەرەوە ئێمە لە بەردەم ژنێکی هۆشیارن کە لە ڕێی کەرستەیەکی زۆر کاریگەرەوە جۆرێک لە پەیاممان پێ بگەێنێ کە پەیامێکی ئینسانیە پێشۆکە هیچ شتێکی تر بێ ئەوێ پێمان بڵێ ئینسان پێویستی بەوەیە بە شوناسێکەوە لە ناوم کۆمەلگایە بژی کە پێی بناسرێتەوە ئەم شوناسەش پێویستی بە جۆرێک لە یاسایە ئەو یاسایە ئەگەر بێت و هەموار بێ یاخۆ بێت و بە شێوازێک لە شێوازەکان وان ڕێک بخێرە لە بەرژەوەندی ئەو جۆرە کەسانە بێ ڕەنگە بتوانێت جۆرە لە ئاسوودەی کۆمەڵایەتی بێنێتەکایەوە. فیلمی 19 فیلمی یوسف یەکێ بوون ئەو دوو فیلمە بن کامڕۆ لێرە نمایشکرا هەردوو فیلمەکە دوو بیرۆکە جیاوازیانە بوو کورتە فیلمی یوسف باز لەو کێشاناکە کە کاتێک کە هێرشی داعشا و کۆمەڵێ کچ و ژنەکانیان بێت کە لەو سەر بە مناڵەوە هاتنەوە ئەمە بۆ هەموو کیسەکانی ڕاستە کە مناڵ
بمناڵ و هاتنەوە بەڵام خێزانەکە مناڵەکانیان قوبڵ ناکرد و ئێمە و بیرۆکە ئیشمانە سەر بیرۆکەیە کرد و یەکە بتوانین ئەم بیرۆکەیە لە پەراوێزەوە بێنینە ئەوەی کە باسی لەسەر بکەین و ڕێگەی فیلم و بگەڕینەوە و بتوانین بینەرەکانمان ئاگاداری ئەو کێشانە من کە لە کۆمەلگای هەیە. لە ڕاستیە پەیوەندی بە ئەزمونەوە هەیە مادەم سینەما تازەیە و هاتنە پێشەوەی ژنیش تازەیە پێویستمان بە ئەزمموی زیاترە پێویستمان بۆیە کە بتوان کە ئەزمموی زیاترکەین بۆی زیاتر فێربین بۆی دنیابینەکانی خۆمان بە شێوازی جیاوازتر بەڵام بەیەک هێڵی ڕاست بگەێنین.